باش بەڕێزان تیمی میدیای ڤار لە شاری بەغدادا بۆ ڕووماڵکردنی دانیشتەکەی سبێنەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە پێپەی کارنامەی دانیشتەکەی سبێنەی پەرلەمان بڕیارە هەڵبژاردننی سەرۆکۆماری عێراق بەڕێوە بچێت و کەمێک پێش ئێستا چوارچەی هەمانگی شیعەکان دەستیان کرد بە کۆبوونەوە چارەنووسازە یەکلاکەرەوەکە کە بڕیارە کۆبوونەوەکی چارەنووساز و یەکلاکەرەوە بێ سەبارەت بە پرسی هەڵبژاردننی سەرۆکۆماری عێراق وەروەها پابندبوونی سەرجەم هێز و لانە سیاسیەکان بە وادە دەستوریەکان کە بە ژێرەی وادەی دەستوری عێراق بێت لە دوای مانگێک لە هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان سەرۆکۆماری عێراق هەڵبژێردرەوە بە دوای هەڵبژاردننی سەرۆکۆمار کەسێک یاخۆ کاندیدێک ڕادەسپێرێت تەکلیفەکات بە پێکێنانی کابینەی حکوومەتی عێراق. کۆبوونەوەکەی ئەم شەوی چوارچەی هەمانگی شیعەکان کۆبوونەوەیەکی چارەنووسازە سەبارەت بە پرسی کاندیدی سەرۆکوەزیرانی داهاتووی عێراق و بە ژێرەی وزانێرانی کە لە ئێتلافی دەوڵەتی قانون واتە هاوپەیمانی دەوڵەتی یاساوە دەستمان کەوتووە تا ئێستا نوری مالیکی سەرۆکی هاوپەیمانی دەوڵەتی یاسا ئەمینداری گشتی حیزبی داوای ئیسلامی عێراق سوورە لەسەر کاندیدبوونی خۆی بۆ پۆستی سەرۆکوەزیرانی عێراق لەو بارەیەوە عەقید فتلاوی ئەندامی هاوپەیمانی دەوڵەتی یاسا قسەی زیاتر یاخود زانەری زیاتری پێڕاگەاندین کە ئەمە بڕیارێکی نیشتیمانی عێراقیە و چوارچێی هەمانگی شیعەکان بە کۆدەنگی سەرجەم هێزولایەنەکانی ناو چوارچێوە بڕیاریان لە کاندیدبوونی سەرۆکوەزیرانی نوری مالیکی داوە بۆ ئەوەی ببێتە کاندیدی فەرمی بۆ پۆستی سەرۆکوەزیرانی داهاتووی عێراق. بەڵام وەک ئاشکرا دوایین پێشهاتەکان تایبەت بە کاندیدبوونی نوری مالیکی لەلایەن ئیدارەکەی دۆناڵد ترۆمپ و بە تویتێکی دۆناڵد ترۆمپ سەرۆکی ئەمریکا کێشە و گرفتی گەورەی بۆ دروست بووە و لە ئێسادا عەقید فتلاوی ئاماژی بۆ کرد کە لە ڕێی کەناڵە دیبلۆماسیەکانەوە هەم چارچێوی هەمانگی هەم ئێتلافی دەوڵەتی یاسا لە پەیوەندیدا لەگەڵ ئیدارەی ئەمریکا وەروەها لەگەڵ حکوومەتی بەریتانیاش ئەوەی کە بە ئێمەی ڕاگەیاند حکوومەتی بەریتانیا تا ئەندازەیەکی زۆر نەرمین واندووە بۆ ئەوەی نوری مالیکی بەردەوام بێت لە کاندیدبوونی خۆی بۆ پۆستی سەرۆکوەزیرانی عێراق. بەڵام هەڵسوڕێنەری کاروبارەکانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا خود باڵوێزخانەی ئەمریکا لە عێراق تا ئێستا ڕەتی کردوێتەوە کە ئەمریکا هیچ نەرمێشی نواند بێت بۆ کاندیدبوونی نوری مالیکی بۆ پۆستی سەرۆکوەزیرانی عێراق. عەقید فتلاوی ئاماژی بەوەش کرد کە ئەگەر ئەم شەو چوارچێوەی هەمانگی شیعەکان باس لە یاخود تاوتوی گۆڕینی کاندیدی سەرۆکوەزیرانی داهاتووی عێراق بکات ئەوە بە ئەگەرێکی زۆرەوە دەکرێت نوری مالیکی خۆی وەکو کاندیدی ڕسمی کاندیدی چکە وەکو کاندیدی بەدیل یاخود ئەوەی کەوان پێڵن مڕەشەحی تەسویە کاندیدی چارەسەری پێشکەش بکات بۆ پەرلەمان و سەرۆکایەتی کۆماری عێراق بۆ ئەوەی تەکلیف بکرێت یاخود ڕاست پێردرێت بۆ پێشێنانی کابینەی حکوومەتی عێراق. لەلای شکەوە بەرپرسی میدیایی ڕوتی نیشتیمانی شیعەکان کە عەمار حەکیم سەرۆکایەتی دەکات ئیاد فازڵ پێی ڕاگەاندین کە لە ئێسادا کۆبوونەوەی لایەنە سیاسیەکان یاخود جوڵی لایەنە سیاسیەکان ئەم شەو لە شاری بەغداد درێژەی ئەبێت و هەوڵەکان چڕکراونەتەوە. بەڵام ئەو نەیشاردەوە کە دانیشتەکەی سبێنی پەرلەمانی عێراق کۆمەڵێک گرێگۆڵەی هەیە و باسی لەوەش کرد کە ئەگەری ئەوە هەیە کە دانیشتەکەی سبێنی پەرلەمانی عێراق بەوەی تاوانەبوونی نیسابی یاساییەوە ئەو کێشانی کە ڕوبەڕووی کاندیدی چوارچێوی هەمانگی شیعەکان بۆتەوە جارێکی کە دوا بخرێت. بۆیە ئەمەش بە ڕای هەندێک لە شرۆفەکارانی سیاسی لە بەغداد ئەگەر سبێنێت دانیشتەکەی پەرلەمانی عێراق بەڕێوە نەچێت یاخود بە شێوەیەک لە شێوەکان تاعتیل بکرێت و دوا بخرێت ئەمە بە شێوەیەک لە شێوەکان بە پێشێلکردنی دەستوری عێراق دائەندرێت و پێشێلکردنی وادە دەستوریەکانە بۆ پرۆسەی سیاسی عێراق و پێکێنانی کابینەی حکوومەتی عێراق و بە ئەگەرێکی زۆری شەواگەر لەم سبێنی لە دانیشتەکەی سبێنێدا پەرلەمان سەرکەوتو نەبێت ئەوە جارێکی کە ڕەنگە عێراق